مشكلەی کوردی مشکلەی لە مێژینەیە من مقدمەی باز دەکەم کە لە پەیمانی سیڤەر لە ساڵی 1920 تورکیا دۆڕاندی لە شەڕەکەی هاوپەیمانە بردیانەوە ئەو کاتی تورکیا دابەش کرا بوو هەموو نەتەوەکان ویسیان ئازادیان بکەن بەڵام تورکیا شەڕی کرد عوسمانیەکان بەڕاستی یعنی ئەمەکە مێژووی دەخینمەوە لە شەڕکردن سریان نەکردەوە ئەوە بوو هاوپەیمانەکانیان شکاند و هەتا چوونە یۆنانیش لێ لە 2023 پەیمانی لۆزان دروست بوو ئەویش کوردستان دابەش کرا بەسەر عەرەب و فارس و تورکی ئەمە لەو کاتیڕا دەناڵێنین یعنی ئامان هەر چارپارچەی کوردستان ئامان زەکمان نییە پێکەوە لۆچە هەوڵ دەدەین یعنی هەر پارچەک بەڕێگەچی خەباتی کردیا زیاتر ئەوەی سەرکردەی شۆڕش جێڕەکانیش یان پیاوی دینی بوونە یان ئاغا بووە دەرەبەک بووە یعنی مستەوای ئەوەی نەبووە بەڕاستی شۆڕش بەڕێوە بباتن دائیمەن خەڵکەکە زیرەکەکە هەبووە مەسەن لە ڕووی عەسکەری و لە ڕووی سیاسی نانێشە دەوری خۆی ببینی ئەوەی بەخۆیان و بەرژەوەندی خۆیان ویستیتی ئەوەیان کردیە ئەوجا ئێمە لۆیە ئەو هاماینەوە ئێستاش بەڕاستی ئەمە برێن تورکیا هیچ نییە زۆر یعنی بەڕاستی لە ساحەی وجودی هەیە ئێرانە ئەوە هەمووشیان بە عەرەب و تورکەوە یەک قسەی دەکەن یەک پارچەی خاکی سووریان عێراق بپارێزرێ لەوەی دەستەسێن ئێرە هەڵبۆشێتەوە ئەمە بەخۆشمان وەکو کورد یعنی ئەوەی لێمان زەرە کردیە گوتمان ئەوەی سەرکرداتی شۆڕشی کردیە خیانەت لە ناومان هەبووە یعنی خیانەت یعنی دەورێکی زۆر پیسی هەبووە لۆ سەر نەکەوتنیمە ئێستا ئیسرائیل کە دروست بوو یعنی پێشیش هیچ کەسێکی ئەدام ناکە بەس لەسەر خیانەت ئەدام دەکە بەس ئەمە دایمەن پاداشتی خیانەتکارانمان دایتەوە یعنی دایمە خیانەتکاران لە خۆشی ژیاینا خەڵکەکەی شۆڕشکردیە مەعاناتی هەبووە ئەو سەبەبە بووە یعنی ئەسبابی کەش زۆرە مەسەلەن دارایی مەسەلەن ئەمە لە ڕووی دارایی خەڵکەکە بەڕاستی یعنی واهی نەبووە مەسەلەن یعنی یارمەتی شۆڕش بدا ئایا خەتا لە شۆڕش بۆ لۆی بۆ دایمە پەنامان بۆ داگیرکەران بردیە مەسەلەن ئەمە شۆڕشمان کردێ چوونە ئێران یارمەتی داینە ئی تورکیایاتێ چوویتە سووریا هەر یەکە لە داگیرکەرێکی یارمەتی وەگرتی ئەوانش مەبەستیان ئازادبوونی کوردستان نەبووە ئەمن لێرە دێمەسەر باکووری کوردستان ئەو دەلوێ ئەم دەم کێشەی کوردی دەبی ئەو نەخشەیە هەر بۆشێتەوە ینی کۆتا قسەیە ینی هەموو کوردەکە وڵە بدا شەڕ بکاتە و نەخشەیە کە دابش کراینە هەڵی بۆشێنەوە ڕاستە ئەمە لێرە هەر یەکە قیادەچی لێ دروست بۆ پارچەکان ئەو بوویتە کێشەی ئەوەی دژاتی یەکدی بگەن و یەکدی نەگرنەوە لە پاشە ڕۆژەکە کوردستان ڕزگار بیچێ ببتە سەرۆک یعنی تەمەنا بە لە ناوبردنی یەکدی دەدەن لەوە مەبەستی ئەوەش کۆسپی هەرە ڕئیسی ئێستا لە پێشمانە بەنسبەت کوردستانی تورکیا بەڕاستی ئێستا ئەوەی مەسەلەن عەبدوڵڵا ئۆجەلان و برادەرەکانی کردیان شتێکی بێوێنە بووە ڕاستە ئەوانیش مەسەڵەن پەنایان بردە بە سووریا بەس زۆرە یعنی کوڕی فەقیری بوونە بەس سیاسەتەکیان کردیا کە احتیمادی کوردیان لەسەر داگیرکەران نەکردیان مەبەست مەسەلەن ئەمە کوردستانی خۆمان دەرین نانمان لەسەر گوندەکان بووە ئەوان ئەو شتانە ناکەن زۆر خەڵکی بێزار بکەن دووش تورکیا بەقوت بۆ دایمە شەڕی نەبووە هەموو قووەتی مخابراتی و عسکەری لە دژیوانە بەکارهینە ئەو دەتوانێتیان بکەن بەس کوردستانەکانی کە مەسەلەن لە حالەتی شەڕێ فرسەتێک بووە شۆڕشیان پێکرا خەڵک چەچێگرتێ بەس ئەو لەگەڵ درندەترین دوژمنی کوردی بەڕاستی شەڕیان کردیە ئەو دەداروەیە مەسەلەن لەو دەوڵەتە یارمەتیدانە خیانەتی لێکردینە شتەکە بەس بێهێز نەبووینە لە ڕووی سەربازی لە ڕووی سەربازی و دارایی بەهێزن لەبەرەوەی پارەی لە دەرەوە خڕ دەکەنەوە ئەو پارەی دەینن لێرە بەکاری دەینن لە باتی چەچی بفرۆشن چەچی دەکڕن لەو شەڕێ ئەو ئایدۆلۆجیەتەی وێندەرێ کە باز دەکەم تەسیری لەسەر کوردستانی ڕۆژ ئاوا کردیە یعنی شتێکی باشیش بووە ئەوانیش ئەگەر ئەو سیاسەتی پەکەی نەبا لە وێندەرێ ئەوان جا خۆڕاگر نەدەبوون بەهێز نەدەبوون بەڕاستی بەهێزی وان لەوەیە ئیستفادیان لە بەرنامەی پەکەی کردیە جاوەیە مەسەڵەن خەڵکێک دژی پەکەکەی و یان زەرەری دەیەوێت زەرەریان لێدا
هەموو شتێک مشینە زەرەر و قازانجی هەبی بەس ئێستا ئەوان زیاتر بەوەی ماینە کە پەکەکە یارمەتی داینە چکە کوردی سووریا هەنما بوو بەڕاستی ئێستا لەوێن دەرەکەنەتەوە چ کورت هەیەوە چ شێری بەرامبەر دوژمنان ڕاوەستا ئەمە دەبی زەی شانازی بی هەم لە ڕووی حەسکەری هەم لە ڕووی سیاسیەوانە پێگەیشتونە ئەم لێ هەست دەکەم ئەوانە پێویستیان بە من ئێستا عالیان پێویستیان بە من نیە یعنی ئەمە چیان لۆ بکەین ئەوەی لەسەریان بۆ کردیتیان دەمێنێتەوە سە کوردستانی ئێران کوردستانی ئێرانیش حزبی دیموکرات بوو لەوێ زمانی قازی محەممەدیش کە 6 مانگ حکومەتی دروست کرد ئەمە کە مێژووی دەخینەوە دەرێ ئەویش بە شێوەیەکی تەسەڕفی کردی خزم و کەس خۆی هینایتە پێش یعنی کەسانی حەشائری هینایە مەسەرەن کردیە زابەت و کردی ئەوانە یعنی بەپی ئیسفادەی لە خەڵکە ئەوەکەی نەکردیە مەسەرەن ئەوەی لەوێن دەرێ زیرەک بووە لەبارەی شتەی زانستیە بۆیان لە ڕووی سەربازی یعنی بەجێ خۆی کە دێلوێ حەشیرەتەکانی کە هۆزەکان کە دژی ڕاوەستاینە ئەگەر نا هیچ کەسێک نایە حکومەتی خۆی بڕوخێنی دەمێنێتەوە سەر حزبی دیموکرات حزبی دیموکراتش لە پاش بەڕاستی تیرۆرکردنی قاسملۆی پارچە پارچە بوونێکی بەخۆی دیت بەو دوای هەرچەند یەکدیان گرتەوە بەس على ئاساس مراحاتی ظروفی ئێرەیان کردیە شەڕیان نەکردیە لەوێش بەڕاستی بە پاش کەتن تا لەوێن دەرە پژاک دروست بوو ئەوی شەپەکەکە دروستی کرد لەوێن دەرێ یعنی ئێستا زعیفترین مثلا شۆڕشکە لە کوردستانی ئێران دەکرێت بەڕاستی حزبی دیموکراتە هەست دەکەم ینی هیچ دەورە چینیە لەو کاتێک کە ئێران زعیفە ئەو دۆ کارەکەی لە بە ئێرەبی نازانە شتە بەس مهم پێم وەزعەکەی باش نییە دەمێنێتەوە سە ئێرە ئەمە لە هەشتاکانیشڕا بەڕاستی ئێرە لە بۆ مەسلحەتی ئێرانیشی دەکرد پیادەیمە ینی چەچی وەردەگرت بە نانی وەرنەدەگرن نانەکان دانانی لە ماڵەکان دەخوارد لە گوندان زۆر جار ینی بە تاکیدیەوە بۆمە کتابی مێژووی مەسەلەن ئاوات قارەمانی و شەهاب و ئەوانە زۆری پێشمەرە کۆنەکانی یەکێتی زیاتر کتابیان دەکردە کە باز دەکەن تەعادا لە عالەمێ کراونان لە سەوان بووە یعنی بارگرانێکی زۆر بۆ لەسەر خەرچ گوندەکان کە تێک چوو زۆری سەبەبی ئەوەی بوو سیاسەتێکی منەزەم نەبووە یعنی لەسەری بڕۆن هەر کەسە بەڕاستی زیاتر مخابرات چوویتە ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگەی بە هەم چوو ئەمە نارێنەوە بەگشتی بەس احتیمال لە حزبێک نەوێری مەسە کادیرەکەی نەیتانە بنووسی هەیە نووسیتی ئەمە ئەوەی نووسیتی ئەوەی دەخینەوە بەنسبەت ئەوەی شەڕی براکوژیان کردەوە ئایان کرد ئەمە ئەو کاتی فرسەتێک بوو لە دەستمان چوو یعنی بەڕاستی نیانتانی شارێکی بگرن کە عێراق بێهێز بوو لە پاش نۆتویەکیش ئەوەی لە نۆتویەک ڕوویدا لەبەر ڕاپەڕینەکەی ساڵی 1991 بوو کە پشتگیری لێرەکرا ئەگەنا ئەو زانیاریانەی هەبوو ئەوانە 15 ساری ڕاگرت بوو لە ئێران دەگۆرن لە عێراق سەدام نەمایە نەدەوێران بێنەوە بەڕاستی ئەوەی بەناو پێشمەرگە بوو بە تۆبزین ناو سارەی نابوونی ناینە سەعودودی کە خەڵک لێرە بەخۆی ئینتیفازەی کرد بێزار بوو وەزعەکەی ڕزگار کرد لێرکانە غەڵەتەکی سەرەکییان کرد ئەو قیادانەی کوردی بە هەر هەمویان لێبوردنی گشتیاندا کە لێبوردنی گشتیان دەرکرد هەبوو پێشمەرگەی کوشت بوو ئەوەیان کرد زۆریان نەکوژرانەوە مەفرەزە قاسەکان و جاشەکان دیانگۆ بە شەخصی عەلەسەر حایلەکانیان بچی تۆڵە بکاتەوە ئەوەش نەدەکرا لەبەرەوە هەر بە خۆشیان چەکیان دانەوە فەوجیان دانەوە لێرکانە پاداشت و سزا نەبوو لە کوردستانیمە یعنی لەبەرەوەی پاداشت و سزا نەبوو ئەوەی دۆسۆزە کەش بوو بەو دوایەی بەڕاستی یعنی کوردایەتی ناکاتن یعنی تەمەشا دەکەین پەرلەمانێک دروست بوو پەرلەمانەکە ڕەمزی بوو یعنی هیچی لە بەدەستی نەبوو وەکو کارتۆنێک بەکاریان هینە حکومەت بوو حکومەتەکە حکومەتەشی حزبایەتی بوو یعنی ئەوەی لە بەرژەوەندی خۆیان بی حزبەکان کردیان لێرکانە ئەوەی زەرەری کردیە ملەتە مەسەڵەن ڕیفراندۆم شتێکی ڕاست بوو کرا هەموو کەسێک پێی خۆشە بەس کاتەکەی گونجاو نەبوو ئەو کاتی پاشەکەوتی موجە هەبوو عالەم هەموو ماڵی خۆی فرۆشت بوو بڕواکە جرفانی بەتار بۆ تو لە کاتە چیوادەیکەی نیوەی خەڵک نەچوو دەنگ بدالۆ دەوڵەتی کوردی لێرکانە سیاسیەکانمان چێنە مەسەڵەن ئەمە باسی حەشیرەت دەکەین هەمووی ناوی کەلیمە عەشیرەت یەگرتی ئەم چونکە ئێستا من بەخۆم
ئەگە بڕوان بە حەشیرەت پەرستی نەبی ئەو ناوەی ئەو لەقەبەی هەر ناگرم کە هەرت گرت معناوە ئەتوو بڕوات پێ هەیە ئەنی پێشکەوتنی ئینسانی بە چییە بە عەمەلەکەی ڕادیارە لێرکانە خەڵکی ما لە پاش ئینتیفاضەی زیاتر ملیۆنە گەنج چووە دەرەوە ئەوەی لە ناو زێخنکە ئەوەی لەوەی بوو ئەوەی ئێستا لۆ ئێرەی بەجێر لۆ خزمەتی نەکرد چکە هەم لە کاتی پێش ئینتیفاضەی ئەوانە وەکو پەکەکەی نەبوون ئیستیعابی خەڵکی بکەن بیکەنە پێشمەرگە تەدریبی پێ بکەن لە چیاش تەدریب و شتیوان نەبووە هەشوایی کابراکلاشی کۆفەکی دەستدایتێ لە پاش ئینتیفاضە نەیانتانی ئێستا مەسەڵەن یەپەکە چووە تەزنیدی دانا تەزنید بناغی دروستبوونی جێیش و دەوڵەتە لێرە هەتا ئەسەمە شتەمان نەکرد کە نەمان کردیا دایانەوەی هێزی عەشائیری هەبی وەکو سلێمانی و هەولێر هەوا ببینێتەوە هەر کاتش بیانەوەی لێک بدەن خەڵکە لەو عالەتەی دەبی ئیلا لەوەی بترسەکەوانە لێک نەدەن یعنی ئەوان هەتا ئێستا بەخۆیان دەرێن شۆڕش جێر ئەمە دەوڵەتی دروست دەکەین بەس تەماشای کارەکان دەکەن ئی دەوڵەت دروستبوونی نییە ئەوە بەڕاستی دەوڵەت دروستبوون ئەوەیە تو شەڕ لەسەر خاک بکەی ئەوانە نایکەن ئەوە تە مەسەلەن خۆ کەرکووک نییە مەسەلەن مەخمورە دوو بزە ئەوانەیە هەموو نەفتیشی تێدا لۆ داوای ناکەم بێتەوە یعنی ئەسبابەکان لۆ خەڵکیش ڕوون ناکەنەوە ئەوجا من لۆیە پێم باشە بەڕاستی یعنی خەڵکی ئێرە بە خۆی بگۆڕی ئەمە هەموو دەمانەوێ بەڕاستی ئەو وەزعی بگۆڕین ئایا کوی دەگۆڕین وانە ئەمە لە مادانشین تەسعێر نەدەین وەڵاهی ناگۆڕێ یعنی لەوەی بترسێن شەقەکەم پێ دەکەوی ئەو وەزع ناگۆڕێت چکە ئەگەر بەتەمای ئەوەی بی ئیلاگە خوا وەڵی لێکۆڕی لەسەر دەکەم دەوڵەت لێرە دروست نابی ئەگەر لە کوردستانی سووریا و ئەوەی ئەو ئێرەش یعنی ناشکرێت و پارچەک ڕزگار بکرێت پارچەکان کە ببینێتەوە دەبی هەمووی پێگۆ خۆی لۆ ئەو بەش ئەو کاری ئامادە بکە